ئێمە بەبێت جیاوازی سەردانی سەردەم کە سوکاری سەربەزی شەیدانەکەین ئەمە لۆ قەلغانی شەیدەکانمان دروست کردێ بە ناوی شەیدەکەەوە ئەمە وەکو وەفاایە کە پێیان بڕێن لە ڕۆژی دامەزاندنی یەشێتی بەسەرتانەکەنەوە و ئێوەخ لە هەموو کەس زیاتر خاوەنی ئەم یەکێتین و بە خۆشحاڵیشەوە ئەمڕۆ یەکێتی چەند ڕۆژە پێشستا دیداری بەستووە لە دیدارەکە چەندین ڕاستپاردەی باشی تایەوە سەربەی تایبەتە بە کە سوکاری شەیدایان لژنەی شەیدان کۆمەڵ ڕاستپاردەی باشی تایەوە من پێم وایە کە سوکاری سەربەزی شەیدان زیاتر پیان خۆشەیە چێتەکان ببێتەوە چێتەکەی جاران یەکێتی بەهێز بێتەوە و بە خۆشحاڵیشەوە ئەمڕۆ هەمومان دەبینین لە سەرکردایەتی لە مەکتتەبی سیاسی لە ئۆرگانەکان دیسپلین هەیە مرکزیت هەیە بڕیارەکانمان لێرە و لەوێ زۆرزار دەیانگۆ دەڕێیەکێتی ڕێی جیاواز و قەراری جیاوازەیە بە خۆشحاڵی و هەموو شتەکانمان ئەمڕۆیەکە و ئەوەی پێمان بکرێ وەکوتم ئەولوێتی ئەمە بۆ کە سوکاری سەربەز شەیدان.